تامر مسحال پەیامنەری پێشووی کەناڵی ئەلجەزیرە لە دەوحەی پایتەختی قەتەر لەگەڵمانە سەبارەت بە کوژدانی ڕۆژنامەنووسان لە شەڕ و ئاڵۆزیەکاندا. بەڕێز تامر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، خۆشحاڵم لەگەڵمانی. دۆخی ڕۆژنامەنووسان لە ناوچەکانی جەنگ چۆنە؟ سپاس بۆ میوارداریکردنمان، سپاس بۆ گرنگدار بەم بابەتە. ڕاستیەکەی ئێمە لە کەناڵی جەزیرە ئەم دوو هاوڕێی خۆمان لە دەستداون کە هەردووکیان ڕۆژنامەنووس و پەیامنەری جەزیرە بوون لە غەزە ئیسماعیل غەول و هەروەها وێنەگر ڕامی ڕێفی. لەم تاوانە هەردووکمان لە دەستدا. ئەمە تاوانێکی قێزەونە، تیرۆرکردنێکی پلان بۆ داڕێژراوە. هێزەکانی داگیرکاری ئیسرائیل لە دژی ئەم ڕۆژنامەنووسە ئەنجامیاندا چەندە چەند خولەکێکی کەم لە ڕووماڵێکی مەیدانی لە ناوچەی مخەیم شاتع لە شاری غەزە. ئەمە تاوانێکی بەردەوامیشەوە، ئێستاش بەردەوامە و یەک لە درێژەی تاوانەکانی ئیسرائیلە کە ژمارەیەکی زۆری ڕۆژنامەنووسی کوشتووە. ئێمە لە سەرەتای ئەم شەڕۆ لە 7 ئۆکتۆبرەوە لە سەرەتای با بڵین حوت مانگ زیاترە باسی لە کوشتنی زیاتر لە 160 ڕۆژنامەنووس دەکەین کە بە خوێنێکی سارد کوژراون بە بۆردومان و بە کوشتنی بە مەبەست. من باسی دەیان ڕۆژنامەنووس دەکەم کە بریندار بن و تاکو ئێستاش بریندارن، نەخۆشخانەیەک نییە بۆیان بین چارەسەر بکرێن. ئێمە باسی زیاتر لە 20 ڕۆژنامەنووس دەکەن کە لە بەندیخانەکانی داگیر کراون، کەواتە بارودۆخی ڕۆژنامەنووسان لە کاتی غەزە بارودۆخێکی زۆر سەختە. کوژراوان و ژمارەی قوربانی ڕۆژنامەنووس بەرزترینە لە مێژووی نوێی جیهاندا لە نێوتەواوی ململانیەکانی جیهان. ئەو ژمارەیەکی زۆر بەرزە کە لە یەک شەڕدا ئەو هەموو ڕۆژنامەنووسە بوونە قوربانی. ئێمە دەڵین ئەوەی ڕوودەدات بە ئامانجکردنێکی پلان بۆ داڕێژراوە، بەڵام وەکو بیستمان لەو هاوڕێیانەمان کە لە مەیدان خەریکی ڕووماڵکردن، ئێمە لە گەیاندنی پەیامەکە بەردەوام دەبین و ئەوانیش بەردەوام دەبین بەو پەڕی پیشەیەوە و بەو پەڕی ڕاستگۆیی و بەو پەڕی پەیداگیریەوە. بۆیە ئەم کوشتنانە، ئەم تیرۆرکردن و ئامانجگرتنانە نابنە ڕێگر لەوەی ئێمە وێنەکان بگەین. ئەمڕۆ لە جەزیرە لە بەخشێکی ڕاستەوخۆ لەگەڵ هاوڕێیانمان ئەوانەی کە لە باکووری کەرتی غەزە و بە دیاریکراوی لەگەڵ ئەنن شەریف هەموویان جەختیان لەوە کردەوە و پێداگر بوون لەسەر ئەوەی لە گەیاندنی پەیامی خۆیان بەردەوام دەبن و ئەمەش دەخەنە بەردەم دامەزراوەکانی مافی مرۆڤ و بەرگریکردن لە مافی ڕۆژنامەنووسان کەی ئەم هێرشانەوە دەوەستن. زۆر باشە. بەڕێز تامر، خۆت ڕۆژنامەنووسێکی بنکۆڵکاری و پەیامنەریش بووی لە غەزە، باش ئاگاداری دۆخی ناوچەکانی جەنگیت. ینی پێم بڵێ ڕۆژنامەنووسان بە ئەنقەست ئەکرێنە ئامانج؟ ئەگەر بە ئەنقەست ئەکرێنە ئامانج بۆچی؟ من کوڕی ئەم خاکم، من لە غەزە کارم کردووە و من زیاتر لە 15 ساڵ وەکو ڕۆژنامەنووس لە غەزە کارم کردووە، پەیامنێر بووم و لە کاری مەیدانیم کردووە لەگەڵێک شەڕی ئەو ناوچەیە لە گەلێک دەست درێژی ئەو ناوچەیە بەردەوا لەوێ بووین و ڕووماڵمان کردووە. بەر لەوەی من بەرنە پرۆگرامێکی بنکۆڵکاری لە دەرەوەی فەڵەستین پێشکەش بکەم، ئەو کارم دەکرد. بەڵام ئەمە ڕاست و دروستە. ئەوەی کە لە غەزە ڕوودەدات لە ئامانجکردنی خەڵکی مەدەنی و ڕۆژنامەنووس پلان بۆ داڕێژرا، ئەمە تەنیا قسەی ئێمە نییە. لە بابەتی کوشتن و شەهیدکردنی ئیسماعیل غەول و وێنەگرەکەی لە شوێنێکی تەواو مەدەنی بوون، هیچ شەڕێکی لێ نەبوو. ئەو شوێنەی ئەوانی لێ کوژراون هیچ دیمەنێکی سەربازی لەو ناوچەیە نەبوو، بەڵکو ئەوان دوای چەند کاتژمێرێک لەو ناوچەیە هاتوونەتە دەرەوە و لە ئۆتۆمبیلێکی مەدەنی لەسەری نووسراوە ڕۆژنامەگەری پرێس لە بەردەم هەموو خەڵکی بە ڕاستەوخۆیی بە ئامانج کراون و کوژراون. بەداخەوە ئیسرائیلی داگیرکەر ئەمە جاری یەکەمی نییە کارێکی وا دەهات. ئیسرائیل ژمارەیەکی زۆری ڕۆژنامەنووسی بە ئامانج کردو و کوشتوێتی. ئێمە بەر لەو ڕۆژنامەنووسە لە کەناڵی جەزیرە سامیر ئەبودەقەی وێنەگرمان لە دەستدا، بەر لەویش حەمزە دەحدوحمان لە دەستداوە، بەر لەوەش چەند کەسێکی دیکەمان لە دەستدا. ئەمە پلان بۆ داڕێژراوە بەشایەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە داوایان لە ئیسرائیل کردووە ئەم هێرش و تاوانکاریانە بوەستێنێت بە تاوەتی ئەمانە تاوانێت جەنگن. بۆچی ئیسرائیل ڕۆژنامەنووسان بە ئامانج دەکات؟ زۆر بەسەردەمی پێ دەڵێن بۆچی، چونکە ئیسرائیل ناوێت وێنەکە لە غەزە بچێتە دەرەوە و بە جیهان بگات، ناوێت ئەو زانیاریانە
لە نێوکەرتی غەزە بێنە دەرەوە بە وڵاتانی دیکە بگەم دەیەوێت ئەوەی لە غەزە بچێتە دەرەوە تەنیا جێڕانەوەی خۆی بێ و دەیەوێت کە ڕۆژنامەنووسان و میدیاکان ڕاستیەکان بشارنەوە و ڕۆژنامەنووسان ئەو تاوانە بە بەڵگەنەکەن و بە جیهان نەگەن کە ڕۆژانە دەرهەق بە فەڵەستینیەکان دەکرێت. باشە بەرپرسیارەتی ڕێکخراوە جیهانیەکان بۆ پاراستنی بافی ڕۆژنامەنووسان چییە؟ بەرپرسیارەتێکی زۆر گەورەیان لە ئەستۆیە ئەوەی ئێستا ڕوودەدا تاقیکردنەوەی ئەو دامەزراوانەی مافی مرۆڤە و ئەوانەی کە بەرگری لە مافی ڕۆژنامەنووسان دەکەن پرسیارێک هەیە دوێنێ لەسەر زاری ئەو ڕۆژنامەنووسە هات کە تەرمی ئیسماعیل و ڕامیان شاردەوە وتیان ئەم دامەزراوە نێودەوڵەتیانە پێویستیان بە چەندی چرە ئەوانەی کە مافی ڕۆژنامەنووسان دەپارێزن چ ژمارەیەکی شەهیدیان پێویستە چ قوربانیەکیان پێویستە بۆ ئەوەی دەسوەردام کرد و ئەم کوشتنە پلان بۆ داڕژراوە بۆستێنن بەرپرسیارەتی ئەو لایەنە زۆر گەورەیە پێویستە دەنگمان بەرز بێتەوە پێویستە ئەم تاوانە لێرەدا بوەستێت کاری میدیایی تاوان نییە کارێکی سروشتیە بە گوێرەی یاسای نێودەوڵەتی دانی پێدانراوە داگیرکاری ئیسرائیلی نەک تەنیا ڕۆژنامەنووسان بە ئامانج دەکات بەڵکو ڕێگە نادات هیچ ڕۆژنامەنووسێکی جیهان بێتە نێوکەتی غەزە نەبادا ئەوان ئەو وێنەی غەزە بگوازنەوە چونکە نایەنەوێت برسیکردن و بە ئامانجگرتن و ڕەشەکوژیەکانی کەرتی غەزە بگوازنەوە تەنیا ئیسماعیل غول و ئەو ڕۆژنامەنووسە هاوڕێیانە ئەو شتیان نەبینیوە ئەمان لە نەخۆشخانە پێشتر لە ژێر ئابلوقەدا بوون و لە نەخۆشخانەکان خواردنیان لێ بڕابوو دەیان شتیان بەسەر هاتووە ماڵەکانیان وێران کراوە ئیسماعیل غول خانی خۆی لە دەستدا برای خۆی لە دەستدا کە شەهیدە باوکی خۆی لە دەستدا کە بەهۆی کاریگەری نەخۆشی لە دەرەوەی فەڵەستین کۆچی کرد و دوور لە خەڵکی خۆی لە ناوچەیەکی دیکە دوور لە ئیسماعیل نێژرە ئیسماعیل غۆلی هاوکاری ئێمە کچێکی هەیە تەمەنی 10 مانگە تاکو ئێستا یاخود تەمەنی 12 مانگە تاکو ئێستا نەیبینیوە 10 مانگە نەیبینیوە تەنیا 2 مانگ بینیوێتی لە سەرەتای ئەم شەڕەوە خەیزانەکەی کچوو خەزانەکەی چوونەتە باشووری کەرتی غەزە ئەو لە باکووری کەرتی غەزە مایەوە و نەیتوانی کچەکەی خۆی ببینێت و ژیانیشی کۆتایی پێهات و زەی هێشتی نەیتوانی تاقە کچەکەی خۆی ببینێت ئێمە باسی بارودۆخێکی کارەساتبار دەکەن خراوەتە بەردەم جیهان بۆ ئەوەی تاقی بکرێتەوە تاقیکردنەوەی بۆ یاسا بۆ مرۆڤایەتی و ڕێزگرتن لە مافەکانی مرۆڤ بەڵام بەڕێستام ڕێگەرم دۆخە بەردەوام بێ کارەساتی گەورە لە غەزە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ڕووەدا کەواتە پێویستە چی بکرێت چۆن لایەنەکانی شەڕ پابند بکرێن بە پاراستنی گیانی ڕۆژنامەنووسان ئێمە چاوەڕێی کارەسات ناکەن چکە کارەساتەکە بۆ خۆی ڕوویداوە لەوە گەورەتر باوەڕ ناکەم شتێکە بێت 10,000 شەهید هەیە 10,000 کەس لە ژێر داروبەردی وێرانەیەکاندان دەگوترێت تاکو ئێستا 10,000 کەس بە ژمارە باسی ئەوە دەکەین کە 10,000 کەسی دیکە بریندارن و ژێرخانی کەرتی غەزە وێران بوون واقعی ڕۆژنامەنووسان بینیمان کە کوژراون زیاتر لە 160 کەس کوژراوە دەستگیر کراوە نووسنگەکانیان وێران کراوە باڵەخانەکانیان وێران کراوە ئێمە باسی شەڕی ڕەشەکوژی و لە نێوبردن دەکەین ئامن من وەکو ڕۆژنامەنووسێکی ناوچەکە ئەم قسەیە ناکەم بەڵکو ئەگەر وەکو کەسێکی چاودێرش ئەم قسەیە بکەم دەڵێم کە سەرڕای هەموو ئاڵنگاریەکان و لە نێوبردنەکان ڕۆژنامەنووسانی فەڵەستین شانازیان پێوە دەکەین چونکە سەرڕای هەموو ئاڵنگاریەکان لە گەیاندنی پەیامی خۆیان بەردەوامن ڕاستی دەگەێنن تاوانەکان بە بەڵگە دەکەن بەو پەری بەرپرسیارەتی بەو پەڕی پیشەیی و ئەمە هێمای شانازیە و ئێمە لەوە تێدەگەین تا زیاتر خەڵکمان لێ بکوژن وەرەمان بەرزتر دەبێت ئیسرائیل دەیەوێت بەوەی کە خەڵک بکوژێت شاید حاڵەکان بکوشێت و ئەوانش بکوژێت کە بڕووداوەکان دەگوازنەوە ڕێگریان لێ بەڵام ئەوەی ڕوودەدات ڕێک پێچەوانەکەیەتی وێنەکە هەردەگات ئەمە بەڵێنی ئێمەیە زانیاری وێنە ڕاستی هەمیشە لە غەزە دەسێتە دەرەوە ئەگەر ئەو هاوڕێیانش بە جەستە لە دەست بدەین بەڵام پەیامەکەین لە دەست نادەین و دەستی پێوە دەگرین هەتا لە ژیاندای بەڕێز تامر مسحال پەیامنەری پێشووی کەناڵی جەزیرە لە دەوحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵ مامی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەڕێز تامر بەخێر بێن